موچەی مانگی هەشتی فەرمانبەران لەلایەن دەسەڵاتەکەی پارتی وێچێتیەوە بە بارمتە گیراوە و لەم دۆخە خراپەداراییەدا دابەشی ناکەن. لەم لاشەوە داوای دەنگ لە هاوڵاتیان دەکەن و پەیامی خۆشگوزەرانی و ئاوەدانیان بەرز کردوتەوە. هەرەوە نیە کە موچە تاخیرەکە لە ئێستاە کێشە بۆ موچە دروستەکە و هیچ مانگێک لە کاتی خۆیان نایدا. بیرمان نەچێت لە ڕابردووە زیاتر لە 50 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی لەلایە. من نازانم ئێستا چۆن لە کاتی حملەی هەڵبژاردنە دێن باسی موچەکەن. بەڕاستی مۆزوعی موچە یەکێکە لە مۆزوع زۆر ناشرینەکان بەدەستم دەسەڵاتەوە. ئێستا تر ئەوە چی ئیمتیازێکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان تۆ لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ڕوود بێ باسی موچە بکەیت لە کاتێکا تۆ لە موچەیە و لە قوتی خەڵکە نەحەقێکی گەورە کردووە. با بەبیرتانی بهێنمەوە حکومەتی پارتی وێچێتی لە ساڵی 2015ەوە چۆن موچەیان دابەش کردووە. ساڵی 2015 4 موچە پاشەکەوت کراوە. 2016 و 2017 سەرجە مانگەکان بە چارەکە موچە بەڕێکراوە و موچەی کۆتا مانگی 2017 پاشەکەوت کرا. 11 موچەی 2018 بەشێکی لێ پاشەکەوت کرا. 2020 4 موچە بە لێبڕین و 7 مانگیشی خەرج نەکرا. 2021 6 مانگی بە لێبڕینەوە خەرج کرا. ساڵی 2023 3 موچەی تەواوەتی نەدرا. ئەمانەی کراوە بەرامبەر موچەخۆران پارتی وێچێتی و هاوبەشەکانیان کردویانە کەچی ئێستا داوای دەنگ لە هاوڵاتیان دەکەن. درۆیان تێپەڕاندووە، خیانەتیان تێپەڕاندووە، گەندەڵیان تێپەڕاندووە، هەموو ئەوەی پەیوەندی بە قیەمی حکومەتداری و ئینسانیە وایە هەر هەمویان تێپەڕاندووە و کەمترین شعوریان هەبوایە. یعنی ئەبوو ئێستا دەست نەکەن بە بەڵێنی گەورە بە خەڵکیەدەن وڵات ئاوەدانەکەنەوە و خزمەت گوزاری ئەکەن و ئەوان فریاد ڕستن و سەرۆکەکەی ئەوان تەیارەیە و ئەوانە. ئەوە حاڵی میلەتەکەیە. مانگی نوە کۆتاییەتی هێشتا مانگی هەشتیان دابەش نەکردووە بە مەرجێک 750 ملیار دینار لە بەغداوە هاتووە بۆ موچەی مانگی هەشت دەستیان بەسەراگرتووە. ڕوومان لەو خەڵکەیە کە تا ئێستاش بە دوای ئەم سەرابەکەوتووە کە پێی وایە یەکێتی و پارتی لەوە چێ ئەم جارە ڕاز بن لەگەڵ یا و بە بەڵێنەکانیان باوەڕکەن. با ئەم دیمەنانەش ببینن. ئێرە مەرزی باشماخە لە پێنجوێن بە درێژایی زیاتر لە 5 کیلۆمەتر تەنکەری نەود وەستاوە. تا ئێرە ئاساییە. پرسیارەکە ئەمەیە بۆ کوێ دەبرێن و کێ دەیان فرۆشێت؟ ئەی دوایی داهاتەکەی دەچێتە گیرفانی کێوە؟ با ئەم پەڕەگرافەی سەرەوە ببەستینەوە بە موچە. بۆچی داهاتی ئەم نەوتە دزراوانە نادەن بە موچە و چاوەڕوانی بەغدا دەکەن؟ بەغدا پارەی بۆ موچە ناردووە بۆچی دابەشی ناکەن؟ ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.